گۆڤاری فۆرین پۆلیسی ئەمریکی لە راپۆرتێکدا باس لەوە دەکات دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە 4 ساڵی حکومڕانیکردنی وڵاتەکەیدا کۆمەڵێک هەنگاوی بەرەو لە ناوبردنی سیستمی دیموکراسی ئەمریکا جێبەجێ کردو. لەو چارچێوەیەشدا گۆڤارەکە دەڵێت چاودێران و پسپۆران و سیاسیەکانی ئەمریکا زۆر بە نیگەرانی لە سیستمی سیاسی ئەمریکا دەڕوانن و ئێستا زۆرێکیان گەیشتونەتە ئەو بڕیایی کە سیستمی سیاسی و دیموکراسی ئەمریکا لە سەردەمی ترامپدا بەرەو دیکتاتۆری هەنگاوی ناوە. وتیشی لە تەمەنی 4 ساڵی ئیدارەدانی ئەمریکادا ترامپ زۆرترین جار سوێندەکەی و دەستور و یاسا و جیاکردنەوەی دەسەڵاتەکانی لە سیستمی سیاسی ئەمریکا پێشێل کردو، خۆی وەک تاکە فەرمانڕەوای ویلایەتە یەکگرتووەکان ناساندۆ و دژی دەسەڵاتی کۆنگرێس و ئەنجومەنی پیران و تەنانەت دەسەڵاتی دادوەریش وەستاوەتەوە. هەروەها گۆڤارە ئەمریکیەکە ئەوەشی خستوەتە ڕوو کە زۆرێک لە میدیا جیهانیەکان لەبارەی بەکارهێنانی کورسی سەرۆکایەتی ئەمریکا لەلایەن ترامپەوە بۆ خزمەتکردنی پرۆژە بازرگانیەکانی لە وڵاتانی تری جیهان زۆر بابەتیان بڵاو کردوێتەوە. هەموو ئەو بابەتانی لەو بارەیەش و دەور و ژێندرێن باس لەوە دەکەن کە دۆناڵد ترامپ لە ڕێگەی زیادکردنی سەروەت و سامانەکەیەوە دەیەوێت دەسەڵاتی هەمیشەیی و تاکڕەوی خۆی بەسەر ویلایەتە یەکگرتووەکاندا بستەپێنێت. هاوکات گۆڤاری فۆرین پۆلیس لە راپۆرتەکەیدا تاکیدی کردوێتەوە کە دۆناڵد ترامپ خراپترین کەسایەتیە کە سەرۆکایەتی ئەمریکای کردبێت. دەژڵێت دۆناڵد ترامپ کەسێکی سیاسی نییە، بەڵکو کەسێکی سەرمایەدارە و ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی بەردەوام بەرژەوەندی ئابووری و داراییەکان بخاتە پێش بەرژەوەندی سیاسیەکانەوە. بەپێی لێکدانەوەی گۆڤارەکەش ئەو سیاسەتانەی ترامپ هۆکارێک بوون بۆ لە دەستدانی متمانەی هاوپەیمانان بە ئەمریکا و هاوکات و وردەش لە سەردەمی ترامپدا پێگە و هێزی نێودەوڵەتی ئەمریکا لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرەو لاوازبوون چووە بەراورد بە وڵاتانی رووسیا و چین. لە کۆتای راپۆرتەکەشدا گۆڤاری فۆرین پۆلیس ئاماژی بۆ داوە لەگەڵ نزیک بوونەوە لە وادی هەڵبژاردن دۆناڵد ترامپ بە زمانێکی زۆر توند و پڕ لە وشەی نەشیا و هەڕەشە دەکات و دەیەوێت هەرچۆنێک بێت خۆی جارێکی تر لە دەسەڵات بهێڵێتەوە. لەو چوارچێوەیەشدا گۆڤارە ئەمریکیەکە هۆشداری داوە لەوەی کە بەردەوامبوونی دۆناڵد ترامپ لە دەسەڵات بۆ 4 ساڵی تر زیانێکی زۆر بە بەرژەوەندی سیاسیەکانی ئەمریکا لەسەر ئاستی نێودەوڵەتی دەگەێنێت و هاوکات سیستمی دیموکراسیش لە ویلایەتە یەکگرتووەکان دەخاتە بەر مەترسیەکی ئێجگار گەورە.